شبابي والله من مجهولة تعرف عيش شوية مجهولة مولا ڕون و ئاشکرایە تیرۆر لە هەموو شوێنێکەیە ئەم ناوچانێک ئەمێلین بەداخەوە سێ گەنجی کورد بەدەستی تیرۆریستان شەهید بوون حاڵەتێکی زۆر ناخۆش بوو هەم بۆ ناوچەکە هەم بۆ ئەم سنوورانە سنووری توانم بڵێم هاوبەشە تێکەڵە لەگەڵ هێزەکانی عێراق تێکەڵێکی ئەوەیە لە زۆر سنوور تۆ هەماهنگگیەکی باش نییە لە نێوان هێزەکانە بۆی بتوانانی کۆنتترۆلی وەزعەکان بکرێیوە هێزی تیرۆریش هێزێکن هەوڵەدەن لە چۆ کە سەدایەکی گەورەی هەبێت دەست بۆشێنن خەڵک شەید بکەن لەم ناوچەیەش بەڕاستی هەم ناوچەیەکی فراوانە هەم خەڵکێکی زۆریشی تایە غەیرە کورد کە هاتوون لەم شوێنانە ئیشەکەن و ڕنگ بێت بتوانن لە ڕێ ئەوانەوە هاوکاری و شتیان پێ بکات بەڵام بەپێی ئەوەی کە ئێمە بەداداچوونمان کردووە هەوڵدانی هێزی پێشمەرگە هەیە کە کۆنتترۆلی ناوچەکە بکرێت کە شێوەی لەم شێوانە ڕوونەدا و حادسی کە ڕووی داوە دووبارە نەبێتەوە و جارێکی تریش تاکید لەواکەینەوە ئێمە بێ ئەم سنوورانەی کە هەمووی جێی ناکۆکن ئەبێ هەوڵ بدرێت هەواهەنگی تەواو هەبێت لەگەڵ هێزەکانی عێراق و هێزی پێشمەرگا و ئێستا هەوڵدان هەیە کەوا ژووری ئۆپراسیۆنی هاوبەشدا بنین قەنەعەتمان وایە ئەو کاتا توانین معلوماتی استخباراتی زیاتر بگۆڕینەوە و تیرۆریستانیش نەتوانن دزە بکەن بۆ هیچ شوێنێک ئەمڕۆ هێزەکانی ئێماوانەی کە تایبەتن لەم سنوورە چێوماڵێکی هەموو منتیقەکانیان کردووە بەڵام بەداخەوە هیچ ئەسەرێکی وا نەدۆزراوەتەوە کە شوێن و جێگەی حەوانەوە ئەو شتانە بێت کە هەموو ئەو شوێنە حساسەکان ئەمڕۆی پێشمەرگە چێوماڵێکی زۆری ناوچەکەیان کردووە لە هەموو ناوچەکە خۆشتان بینی تا ناوچەیەکی فراوانە بەڵام هەوڵدانمان بەردەوامە ئەو مێدوارین لە ئایندەشا ئێمە بتوانین ئەو ژوورە هەماهەنگی هاوبەشانە لەگەڵ هێزەکانی عێراقدا بنین و بۆ ئەوی ئەم وەزعانە جارێکی تر دووبارە نەبێتەوە.